السلام عليكم. سلام كاگەڵان بەخێر بێت باشی ئەحواڵێت سەلامەتی چاکیت عاصب الشارع بەڵێ والله وا دیارە ئەو ڕۆبای دێ ئینسان چ بکات چ دوعایەک بخوێنێ باشە. وەڵا بە یەکێکە لە سەربازەکانی خوای پەروەردگار ئەمر پێکراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا فێری کردوین کە کاتێک کە بای هات دوعا بکەین بڵێن اللهم إني أسألك خيرها وأعوذ بك من شرها. ئەی خوای پەروەردگار داوات لێ دەکەین لە خەیر و چاکەی ئەو بایەمان بە قسمەتکەی و لە خراپەکەی بمان پارێزی. لە فەرمایشتێکی دیکەدا هاتووە کە فەرمایشتێکی صحیحە و شێخ ئەلبانی بە صحیحی داناوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ الريح من روح الله، با لەلایەن خوای پەروەردگارەوەیە و ڕەحمەتی خوای پەروەردگارە، ڕەحمەتی خوای گەورەیە بۆ ئیمانداران جاری باش هەیە سزایە بۆ بێئاوڕان. جا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە باتان بینی جنێوی پێمەدەن، ئەدی چی بکەن؟ داوای خێر و چاکەی بکەن و پەنا بگرن لە شەڕ و خراپەی ئەگەر تێیدا هەبێت لە خوای پەروەردگار و بە خوای پەروەردگار. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەمان فێر دەکات کاتێک کە بامان بینی جنێوی پێ نەدەین و ناڕازی نەبین، بەڵکو داوا بکەین لە خێر و چاکەی ئەو بای خوای گەورە پێمان بدات و لە شەڕ و خراپەکەشی خوای گەورە پارێزرامان کات. بۆچی؟ چونکە ئەو بایە زۆر خێر و چاکەی هەیە بۆ ئێمە، بەڵام ئێمە ڕەنگە هەستی پێ نەکەین. بۆ زراعات، بۆ دەخلودان، بۆ دار و درەخت، مەسەلەن بۆ زەوی بەگشتی ئەو بایە سوودی هەیە ڕەنگە ئێمە نەزانین. زۆر جارانیش ئەو بایە بایەکی توند هاتووە کە بۆتە مایەی سزا بۆ بێباوەڕان. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەومان فێر دەکات کە قسە بەبا نەڵێین. ئیوا هەیە کاتێک کە بای دێ ناڕەزایە دەردەبڕێت پرتە و بۆڵی دەکات، ناڕازیە کاکە جەوم تێک چووە جەوم نییە. نەخیر، ئینسان جنێو نەدات بەبا. حتا ڕەشە باش هەندێک لە زانایان ئەو وشەیە باش نازانن کە ئینسان بەکاری بێنێت، بەڵکو ئینسان پێویستە کاتێک کە بای بینی ڕازی بێت و داوای خێر و چاکەی بکات. ئیبن عەباس بۆمان دەگەڕێتەوە لە فەرمایشتێکدا دەفەرمێ پیاوێک لە لای پێغەمبەری صلی الله عليه وسلم کاتێک کە با لێی داوە دیارە لە پۆشاکی داوە و ناڕازی بوو ئەزێتی پێگەیوە، دەڵێ یەکسەر لەعنەتی لە با کرد. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا تلعنوا الريح، کاکە لەعنەت لە با مەکەن. بۆچی؟ چونکە پێغەمبەر فەرمووی ئەو بایە ئەمر پێکراوە لەلایەن خوای پەروەردگارەوە دێت. هەر کەسێک لەعنەت لە شتێک بکات ئەو شتە شیاوی لەعنەت نەبێ، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو لەعنەتە بۆ ئەو کەسە دەگەڕێتەوە. کەواتە وریا بە ئەی موسڵمان وەختێک لەعنەت لە شتێک دەکەی، قسە بە شتێک دەڵێی کە شیاوی قسە پێوتن و لەعنەت لێکردن نییە، ئەو لەعنەتە بەرخۆت دەکەوێت و بۆ خۆت دەگەڕێتەوە. بۆ ئیمامی شافعی جوانی فەرمووە دەفەرمێت بەڕاستی شیاو نییە و دروست نییە بۆ هیچ کەسێک، بۆ هیچ موسڵمانێک کە قسە بەبا بڵێت و جنێو بەبا بدات، چونکە ئەو بایە لەلایەن خوای پەروەردگارەوە ئەمر پێکراوە، سەربازی خوای پەروەردگارە. جاری وا هەیە ڕەحمەتە بۆ ئیمانداران، بە زۆری بۆ ئیمانداران ڕەحمەتە، و جاری باش هەیە بۆ بێباوەڕان مایەی سزایە و مایەی سوودیشە بۆ زەوی و بۆ دار و درەخت و بۆ زۆر شتی دیکەش کە ئێمە نایزانین. ئەوەی کە گرینگە ئەوەیە کە ئێمە ناڕازی نەبین لە ئاستی هاتنی بادا و جنێوی پێ نەدەین و قسە نەڵێین و داوا بکەین و دوعا بکەین خوای گەورە لە خێر و چاکەی ئەو بای پێمان بدات و لە شەڕ و خراپەکەی خوای گەورە پارێزراومان کات.